سڵاوتان لەبێ و بەیانیتان باش ڕۆژێکی باش دەست پێ بکەن ئەم کاتژمێرە لەگەڵ ئێمەیا بن تا بینەر و بیسەری بەرنامەی بانی 24 بن لە هەر شوێنێکی یار کارێکەکەی ئێستا بەڕێگەوەی بۆ سەرکارەکەت هەڵ بە ئەمڕۆ ڕۆژێکی جیاوازت هەبێت خۆمان نەتوانین حتا لەو شتانەی دەور و بەرمان لە هەموو شتە سادەکانەوە دەست پێ بکەین ئەتوانین ئەمڕۆ تەنها بیرکردنەوەمان بگۆڕین بەسە بۆی کە ڕۆژێکی جیاوازمان هەبێت ئەتوانین بیرکردنەوەکانمان بە زۆر ئەرێنی بێت بە خۆشی بێت بە دڵێکی باشەوە بێت ئەوە ڕۆژەکەمان بێگومان تایبەت و جیاوازە بێت لە ڕۆژەکانی دیکە لەو ڕۆتینەی کە هەموو ڕۆژێک هەمانە ئەتوانین تەنها بە بیرکردنەوەکانمان ڕۆژێکی باش بێت و کارەکانمان باشتر ئەنجام بێت ئێمەش بە هەمان شێوە ئەمڕۆ لەگەڵ هاوکارانم کۆمەڵەیە بابەتی تایبەتمان بۆ ئامادە کردوون بابەتەکان سەرنجڕاکێشن بۆیە ئەمانەوێت ڕۆژەکەی ئێوەش خۆش بێت ئەو بە یەکەوەم کاتژمێرە بینەر و بیسەری هەموو بابەتانەبین بالا سەرتاوە هەندێک لەو بابەتانەتان پێ ئاشنا بکەم. هونەرمەندێکی نیگارکێشی کورد لە ئەڵمانیا پێشەنگایەک دەکاتەوە بە تابلۆی جیاواز سەرنجی خەڵکی ڕادەکێشێت. هاوڵاتیەک لە هەولێر لە ماڵەکەیدا 150 باڵندەی جیاواز بەخێو دەکات. ئێستا بووەتە هاوڕێ و باڵندانە و ئامادە نیە هیچیان بفرۆشێت. لێۆنان کێڵگەیەکی بەخێوکردنی هەنگ هەیە. ڕۆڵی نەخۆشخانەی دەرونی دەبێنێت و نەخۆشان دەنێردرێنە ئەو کێڵگەیە. وەک هەمیشە دەستپێکی پرۆگرامەکە بۆ بابەتانە بێت کە سەرنجڕاکێشن یاخود ئەو بابەتانن کە وزەیەکی ئەرێنی بە ئێمە بەخشێت. جا ئەگەر لە ناوخۆی کوردستان بێت لە دەرەوە بێ و هەمیشەش کوردستانیان لە هەر شوێنێک بن ئەو کار و پیشەی هەیەە ئەتوانن پەرەی پێبن و ببێتە جێی سەرنجی جیهانیش بێتە جێی سەرنجی ئەو کەسانە کە لە وڵاتیانیش دەجێن یاخود بیانیەکانیش هەرگیز ناوەستن لە هیچ شوێنێک وەکو پەنابەرێک کار ناکەن ئەوان هەمیشە پیشەکانی خۆیان پەرە پێێن هەروەک چۆنم هونەرمەندە کە هونەرمەندێکی نیگارکێشە تێڕوانینی بۆ ژیان هەمیشە ئەکاتە تابلۆ ئەوەی کە لە بیر و هیزریایەتی نەخشێنێت بۆیە پێشانگای وێنەکێشان یاخود پێشانگایەکی کردوتەوە لەم پێشانگایە کە وەکو وێنەکانی هونەرمەند وەک بڵاوکردنەوەی پەرتووکەکە ئەنجامی ڕنج و ماندووبوونیەتی هونەرمەند و مامۆستایەکی زانکۆی کوردە لە ئەڵمانیا پێشانگایەکی لە شاری کریفێڵدی ئەڵمانیا کردوتەوە سەرنجی خەڵکی بە وێنەکێشان ڕاکێشاوە. جارنا وەکە بینەر وان دخوینە ji bo wî dem û temen nayên sînorkirin. Ax û sirişt û jin jiyanin bêtir ji sed pêşengehî li cîhanê çêkirine. Serwer Elwanî neynika zaroktiya xwe ye û di hemû dîmenan de çîrokên xwe dibêje. Vê carê li navenda gelêriya bajarê Krîfeldiyê Almanya pêşengeha wî hate vekirin. التبيان معرضة أول متشكري وكي أشترينكم أول متشكري أصفة شرابو أرجع جانب بحساب يجي كذا بس نزام تخصص شكلنا بس شغلي أساسي أنت جرافيك ديزاين إلستريشن فيجوال كوميونيكيشن ترسام مؤخندية معانتها ويجتكر الجامعات هذا لەگەلێک وڵاتên cîhanê geriyaya û ev 3 salin karwanî wî li Almanya daniya. Bêtir ji 1000 berg û wêneyên pirtûkan çêkirine. سر ناحية برتوكا تشتي هاي جوجل دن هاد كاري سر هزاري مشكلنا جمزنارا ايش بشوش كارشي يذكر كتابه كان البلديه عربه حموش تقريبا المصري السعوديه ليبيا كتابه وزاره ثقافه مشكلنا ليبيا مشكلنا فرنسا مشكلنا Divê pêşengehê de bêtir ji 200 tablo bi qebare û peyamên cuda hatine nîşandan û rêz ji bo xebata hunermendî têgirtin. Mêvanên pêşengehê bi karên hunermendî matmayî man. وێنەی زۆر جوان و سەرنجڕاکێش لەم پێشانگایە دەبینم. هەندێکیانم بەدڵ نییە بەڵام هەمویان بابەتی نوێن. من هونەرمەند نیم بەڵام لێرە زۆر دیمەنی ژیان دەبینم.
Ich bin nun auch nicht ein Kunstsachverständiger. وێنەکێشەکە ئەلمان بە بەرهەمێن وی هونەرمەندێک کورد سەرسامە و شێواز و چیرۆکێن ناڤەڕۆکێ دخوینە. سەروەر هونەرمەندێکی زۆر زانایە، وێنەکانی جیاواز و واتادارن. ئەو زۆر بایەخ بە وێنەکانی دەدات و وان لێ دەکات سەرنجی دەوروبەر ڕابکێشن. وێنەی سەرنج ڕاکێش نیشان دەدات لەم پێشانگایە هیچ شتێک نییە بەدڵم نەبێت. ji bo wênekêşên Kurd yên li derveyê welatî weke Serwera Elwanî, têkiliya dîmenan dibe dahênan û bandora welatî û xerîbiyê li gel jiyana Ewropayê tiştên cuda çê dike. Bi taybet li gel mûzîk û strana Kurdî ya zindî û li vir xala cêwaziya wan derdikeve. Ka Mihemed Emîn, Kurdistan 24, Krefeld, Almanya. بەخێوکردنی ئاژەڵ خولیایەکی تایبەتیەوێ لەگەڵەوەدا باڵندەش ئەمای بۆ خۆی خولیایەکی تایبەتریەوێ بۆی کە پێکەوە ڕابێن. ئاری لە شاری هەولێر لە ماڵەکەی خۆیان جێگەیەکی تایبەتی بۆ باڵندەکان دروست کردووەوە تێیدا دەژین ئەم بۆتە هاوڕێی باڵندەکان. ئاری لە یەک باڵندەوە دەستی پێکردووە ئێستا خاوەنی زیاتر لە 150 باڵندەی جیاوازە و ئەو باسی واکات و خۆشیێڵێت کە 1 ملیۆن دۆلاری پێبەن ئامادە نییە هیچیان بفرۆشێت و هیچیان ببەخشێت. هەموو جۆرە خواردنێک ناخۆن، حەزیان لە میوە و گوڵە بە ڕۆژە و هەرزنە. بەخێوکردنیان قورسە چونکە ناسکن. ئاری سەرەتا لە یەک باڵندەوە دەستی پێکردووە، بەڵام ئێستا زیاتر لە 150 باڵندەی لە 20 جۆری جیاواز لە ماڵەکەی کۆ کردوتەوە کە هەندێکیان دەگمەن و لە هەموو شوێنێک نین. بەشێک لەو باڵندانەی بەخێوی دەکات ناویان دووڕە و کەناری و کۆکتێلە. ئاری دەڵێ ملیۆنێک دۆلارم پێ بدەن ئامادە نیم بیان فرۆشم چونکە خۆشم دەوێن. زیاتر لە ساڵ و نیوە کە ئەو باڵندانە بەخێو دەکەم سەرەتاش هەلە یەک باڵندە دەستی پێکرد هەتا گەیشتە ئەو باخسە گەورەی ماشەڵڵا و بەنسبەت زۆرەکانیش زیاتر لە 20 زۆر دەبن و زۆر کەسیش یعنی بەهۆی منەوە حەزی توشتە باڵندە بەخێوکردنی خەڵکێکی زۆریش کە دەبینی ئێستاکە ئەو باڵندانە بۆنەوە ئەی بەخێو دەکەم ئەوانیش دەڵێن بە ئەمەش لە ناو قەفەس بەخێوی نەکەین ئەو کەسێکی سروشتیان لە بۆ دروست بکەین چونکە ئێستا ئەوەی من یعنی زۆر ئازادم کردینە یعنی زۆر عائیلەش هەیە مەقسەد کۆکتێلی هەیە هەر باڵندەکی هەیە دری ناستێ بفرۆشی دێ لە بۆ من دەیکاتە هەدیە دەیکاتە دیاری لە ناو ئێرکانە بەڕەڵای دەکا ئیدی لێرکانە نێربی مەیەکی دەبینەوە مەیەک بینێرێکی دەبینەوە لە خۆیان پێک دێن و بەنسبەت فرۆشتنیش هەتا ئێستاکە هیچ باڵندەکەم نەفرۆشتیە ئەگەر 1 ملیۆنیشم دەنێ بڵێن ئەو باخسە ئەم نایفرۆشم یعنی ئەوەندە لەگەڵیان تێکەڵ بوومە و خۆشی لە ناو دەبینم و نەگە ئەمن یعنی ماڵێمان هەرەمیان هەندێک جۆریان پێکەوە ڕێگنین و وەک پاشایەک ناوچەی خۆیان جیا کردوتەوە. بەڵام خواردن هەمویان پێکەوە کۆ دەکاتەوە هەندێکیشیان حەزیان با تێکەڵبوون هەیە لەگەڵ مرۆڤدا و یاری دەکەن. ئەمە لەگەڵ ئەو تێرانە هۆگری یەکتری بن بە هەموو شێوەیەک تەواان وەکو ئەندامێک لە ئەندامەکانی خێزانی خۆمە سەیران دەکەین هەردوو لە وەکو یەکن بۆ یەکتری و طبعاً هەر کەسێک هەر میوانێک کە دێتە ئێرە پێشەچی دێتە ئێرە ئەو دەستە ژوورەوە حەزیان لە کەش و هەوای ئەوانەیە زەوەی خۆشمان لەوە دروستکردینە بە تایبەتی ئاری برام و دایکم زۆر پێوەمادین. گەرمای هاوین تاقەت پڕووکێنە بۆ باڵندەکان سیستەمێکی وای بۆ دانراوە لە هاوینانیش تا 45 پلەی سیلیزی بەرگە بگرن و کەشەکەیان بۆ فێنک بێت. هاوڵاتیانیش بەهۆی جوانی بەخێوکردنی ئەم خێزانەوە بۆ باڵندەکانیان حەزیان لە بەخێوکردن و ڕاگررتنی باڵندە کردووە. ئازەر فارۆق، کوردستان 24 هەولێر. گیانێکی زۆر تایبەت و سەرنجڕاکێشە بەڵام ئێمە ئاوا جوانیەکەی بینین بێگومان ئەرکە قورسەکەشی خاوەنەکەی زانێت چۆنە کە ئەوانیش بەشی خۆیان کێشیان هەیە و گرفتیان هەیە بە تایبەت ئەگەر باڵندەیەک نەخۆشکەوێت ئەوە بۆ خاوەنەکەی زۆر ئەرکی قورسترە بێت. ئێمە لەسەرم بابەتە میوانداری دکتۆر عوسمان جەمالمان کردووە کە پسپۆڕی ڤێترنەریە
لە ستۆدیۆکەمان لە سلێمانیەوە ڕاستەخۆ لەگەڵمانە بێ بەیانی باش دکتۆر ڕۆژێکی باش بۆ تۆ. سپاس بۆ ئێوەش بانی ئێوەش باش سپاس. زۆر سپاس. دکتۆر ئەو هاوڵاتیەمان بینی لە شاری هەولێر کە نزیکەی 150 باڵندەی هەیە لە جۆری جیاواز. پێمان بڵێ ئایا بەخێوکردنی باڵندە لە ناوماڵدا ئەرکێکی قورسە یاخود ئاسانە چۆن نەتوانین ئێمە مامەڵێکی دروست لەگەڵ باڵندەیە بکەین کە بخۆیان ژیانێکی ئازادیان هەیە بەڵام ئێمەوا بکەین لە ناو ماڵەکانمانە ژینگەیەکی لەباری بۆ دروست بکەین. بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆم دەرفەتە ڕاستەکەی بەخێوکردنی باڵندە لە ناو ماڵە ئەوە یعنی چیرۆکی درو درێژە پەیوەندی مرۆڤ لەگەڵ باڵندە مێژوویەکی دووری هەیە بەڵام بەڕاستی کۆمەڵێک یاساوڕێسای خۆی هەیە و ئەکەوێتە سەر جۆری باڵندەکە بەڕاستی جۆری باڵندەکە زۆر گرینگە بۆ چۆنیەتی و ڕەخساندنی ژینگەی تایبەتی خۆی. بۆ نمونە ئەو باڵندانە کە بەخێوەکرێت کە لە کوردستانە زۆرن تووتیە، غەندورە، کۆکتێلە، کۆمەڵە کەوە لە کوردەواری خۆمانە کەو مێژوویەکی دوور و درێژی هەیە. ئەم باڵندانە بەڕاستی خۆی ژینگەی خۆی دەرەوەیە، ژینگەی خۆی ئەبێ ئازاد بێ، ژینگەی خۆی شاخ و کێوە هەندێکی دارستانە. بەڵام کە بەخێومان کرد لە ماڵەوە بەڕاستی ئێمە زۆربەی سیستەمەکانیان زۆربەی شێوازەکان بەخێوکردن لە ناو قەفەسایە بەخێوکردن لە ناو خانوویەکی بچووکایە. ئەمە لە ڕاستیە تۆزێک لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی بەتایبەتی ئەگەر ئاژەڵەکە تازە هێنرابێت یان تازە بتوێت دەستەمۆیکی یان تازە بتێ بەخێویکەی هەتا ماوەیەکی زۆر نەگونجاندنە یعنی ماوەیەکی تا گونجێ. بەڵام بەگشتی پێویستە ئێمە ژینگەیەکی بۆ دروستین کە نزیک بێت لە ژینگەکەی خۆیە بۆ نمونە قەفەسەکانی یان تۆزە گەورە بێت تۆزە داری تیابێ سەوزایی تیابێ ئاوێک بێتە خوارەوە شێوەی کانی مەسەرەن ڕسمێکی تیابێ ڕسمێکی سەوزایی خواردنەکەی ئەبێ و خواردنەکەی خۆی سروشت بێ. ئەمانە کۆمەڵی خاڵ بەڕاستی بێ ڕچاکە بۆ نمونە من نمونێکم هەیە من بڵین خزمێکی خۆمان لە ئەڵمانیایە لەوێ کۆمەڵی یاساوڕێسا هەیە بۆ بەخێوکردنی ئاژەڵ بەگشتی باڵندەش بۆ نە باڵندەی خۆی بای 100 یورۆیە بەڵام ئەو پێداویستیانەکەی بۆی دابینەکەی ڕەنگە بگاتە 700 یورۆ ئەبێ ژنگیکی لەباری بۆ بڕەخسێنی لە ڕووی سایکۆلۆژیشەوە نابێ ئەو باڵندەیە یانە و ئاژەڵە هیچ نوقسانێکی هەبێ هەست بە خەمۆکی بکایان هەستکا کە ئەمە ئازادەکەی زەوت کراوە. بۆیە بەڕاستی لە کاتی بەخێوکردنی ئاژەڵ ئەبێ ئەم خاڵنە ڕەچاو بکرێت چەند جا پێویستی بە ئاو خواردنە هەفتانە چەند جا پێویستی بە خۆشتنە ئاژەڵ لە ژینگەی دەرەوە خۆیشوە ئەچێتە ناو گۆماوێکی ئاوە خۆیشوە هەندێک مێر و بشەخۆر هەیە بەسەر پێستەکەیەوە لای ئەبە ئەبێت تۆ لە شوێنەکە ئاوی بۆ بڕەخسێنی بۆ خۆشتنی بەردەوام خواردنەکەی باش زۆر باش بێ ئەو جۆرە خواردنەکەی وەکو جۆری خواردنی ژینگەکەی خۆی دەرەوە زۆر گونجاو بێ لەیەک بچن. ژینگەی قەفەسەکە بەڕاستی قەفەسێکی بچووک هەیە باڵندە هەیە هەمیشە فێری فڕینە یعنی باڵندە هەیە یعنی بۆ نمۆی نیم سەعات لە شوێنەکە ناوەستێ بەردەوام حەزی لە جوڵەیە. ئەم خاڵنە بەڕاستی پێویستە ڕەچاوکرێن بۆ کە لە کاتێک کە بەخێوکردنی ئاژەڵ یان باڵندە لە ماڵەوە. باشە دکتۆر عوسمانەمە پرسیاری ئەو لێ بکەم هاوڵاتیان ئێمە ئێستا بە شێوەیەک هەستەکەی وەکو مۆدیێلە یاخود حەز و خولیایە ئارەزووی باڵندە بەخێوکردنیان هەیە و جۆرەکانی دیکەی ئاژەڵیش بەڵام باڵندە زۆرترە. پێ دوایە بەگشتی بە شێوەیەکی ئام ئەڵێن بە شێوەیەکی تەندروست ئەم باڵندەیە ڕاگرن و لە ماڵەکانیان نایهێڵنەوەی یاخود تەنها بۆ ئەوەیە کە بڵێن باڵندەیەکیان هەیە وەکو مۆدیلێکی لاتووە. بەڕاستی بەداخەوە هەندێک بەگشتی باڵندە ئەو کە من زۆر بینیمە بەڕاستی لە کلینیکەکانە ئێمە کە کۆنتاکتمان هەیە لەگەڵیانە بە زۆری لە ڕاستیە مافی ئاژەڵەکەیان نەیاوە یان مافی ئەو باڵندەیان نەیاوە سیرەکەی ئەم ئاژەڵە لە قەفەزێکی بچووکایە لە کاتی بەشکەکردنیان هێلکەکردن خانوویەکی بچووکی هەیە لەبەر ئەوەی بەڕاستی خاوەنی باڵندەکەیان خاوەنی ئاژەڵەکە ئەو وشیاری نییە پێویستە بەڕاستی یەک خاڵ هەیە زۆر گرنگە هەست کەسێک خولیای هەیە ئاژەڵێک بەخێوکیان باڵندەی بەخێوکە با بچێ کۆمەڵێک زانیاری هەیە لەسەر ئەو باڵندەی بیخوێنێتەوە لە یوتیوبە لە تۆڕە کۆمەڵاتەکانە لە ئینتەرنێتە کۆمەڵێک زانیاری باش وەگرێ لە چۆنێتی مامەڵەکردن چۆنێتی هەڵسو کەوتکردن لەگەڵ ئەو باڵندەیە ئەجا دواتر بچێ باڵندەی بکڕێ بەداخەوە زۆربەی ماڵەکانی زۆربەی کەسەکان بۆ نمونە تووتیەکێکە لەو ئاژەڵانێکە قسە ئەکا تووتێک ئەکڕێ و بەجێڵن یان مناڵی تەمەەن بچووک دەستی لێ ئەیە چەپۆکی پیاکی شعزەتی ئەیە
باڵی پەڕەکانی لێ ئەکاتەوە ئەمانە هەمووی بە تایبەتیان دێ باڵندە هەیە لە ڕووسیا کلۆجۆ زۆر هەستیارن تووتیە کۆکتێل ئەمانە مامەڵێکی تایبەتیان نەوێت بۆیە بەڕاستی زۆر حاڵەتەکان بە زۆربەی بە تەواوەتی زانیاریان نییە لەسەر چۆنێتی بەخێوکردنی ئەو باڵندەیە یان مافی تەواویان ناوەتی یان لە ڕووی سایکۆلۆجیۆ مڕعاتی نەکەن هەندێک جار خاوەن تووتیە دەڵێت تووتەکەم زۆر تووشی خەمۆکی بۆ توک لە خۆی کاتوە ینی بەر بۆتە خۆی کە سەیرێکی کەلیە پرسیڵێ من دە ڕۆژە بەجێمان هێشتووە دە ڕۆژە ماڵەکە چۆڵ بووە بەجێمان هێشتووە مە خاڵێکە بەڕاستی زۆر زۆر خراپە بۆ هەندێک حاڵەتی سایکۆلۆژی هەندێک باڵندە بۆیە بە زۆرەوە کە من بینیمە بەڕاستی بە تەواوەتی مافی باڵندەکەیان نەیەوە یان نازانن چۆنی مامەڵی لەگەڵا بکەن باشە دکتۆر ئەو باڵندانەی کە لە ژینگەی کوردستانە زۆر گونجاون یاخود تایبەتن بە ژینگەی هەرێمی کوردستان کامانن تا هاوڵاتیان بتوانن مامەڵەیان لەگەڵا بکەن یاخود زیاتر ئەو باڵندانە بەخێو بکەن ڕاستەکەی بەگشتی ئەگەر بتەوێ شێوازە دروستەکەی بە قەنەعەتی من یعنی بۆ چوونێکی خۆمە شێوازە دروستەکەی بەڕێی من ئەو باڵندانێکە لە کوردستانی خۆمانە هەیە یعنی ئێمە بەڕاستی نهێنی بۆ ناو ماڵەوە بۆ نمونە بووکە سوورە تەیرێکمان هەیە پێڵێن بووکە سوورە و کەناری وایە یان کەناری بڵین کەناری کوردی کەناری شاخی خۆمان کەناری ئێرانی هەیە بۆ نمونە پەپ و سلێمانە بۆ نمونە ئەم هەندێک باڵندە هەیە کە لە شەوا دەرەچێ کوونە پەپووە ئەمانە ژینگەی خۆیان دەرەوەیە بەڕاستی شاخ و داخە کێوە ئەمانە بەڕێی من نهێنرێتە ماڵەکان بەخێوکەرەوە بینیمە چەندین هاوڵاتی هەیە پەپوسلمانێکی ناوستوتی بەخێوکە دوای ماوەیە مردار بۆتەوە کوونە پەپوویەکی ناوتوتی ڕانکەی جوانە حەزەکەم بەخێوکن دوای ماوەیە مردار بۆتەوە ینی بە ئاسایی ناژی ئەم جۆری داڵەکان هەندێک جۆری داڵ هەیە کە ژینگەکەی دەرەوەی بەڕاستی هاوڵاتێک لەم ڕۆژانە داڵێکی بەخێوکرد بەشکێوکە گەورە بوو ئیتر وتی تووشی خەمۆکی باش بوو ینی چوو وەکو هینێکی جێگەی ڕێزە چوو لە شاخ و داخی لای پێنجۆنە بەڕڵای کرد خستەوە ژینگەکەی خۆی ئەمانە بەڕاستی ئەو ئاژەڵانەی کە کێوین لە کێوی خۆمانە توانای ژیانی هەیە بەڕاستی بە قەنەعەتی من نهێنە ناو ماڵەوە تەنها هەندێک جۆری ئاژەڵی کەم نەبێ بۆ نمونە کەو ماڵی ئەبێ ناخێتە قەفەسەوە بنە ناو حەوشەکە زۆر هاوڵاتی ناو باخە بەڕڵای کردووە تو ئەچۆکو ژینگەیەکی سروشتی خۆی وایە بەڵام بەڕاستی بووکە سوورە و کەناری کوردی خۆمان و هەندێک باڵندە هەیە با بچێتەوە سروشتەکەی خۆی ئەمەوێت تو هەندێک باڵندە کە هەوردە کراوە ئێرە ژینگەی خۆی نییە ئەو ئاژەڵ ئەو باڵندانە کە هەوردە کرا وەکو تووتی وەکو غەندور وەکو کۆکتێل وەکو ڕۆزەلا ئەمانە هاوردە کراون وڵاتی خوان باشووری ئەفریقایە وڵاتی خوان ئەوروپای ئەمانە کە هێناون بۆ ئێرە لێرە ینی چار نییە بەڕڵای کەی ناژی ئەمرێ لای خۆت کە بەخێویەکەی پێویستە هەندێک ڕێنمایی هەیە هەندی ساوڕێسای خۆی هەیە لای خۆت ڕەچای بکەی ژینگەیەکی بۆ دروستکەی کە ئەو ژینگەیە لە سروشتەکەی خۆی بشێ ئەمانە ئەتوانی بەڕاستی لای خۆمان بەخێویکەین و ئاشناکتیشیان پەیدا کردووە لەگەڵ مرۆڤە زۆر بە ئاسانی ماڵی بوون بەڵێ دکتۆر عوسمان پێم خۆشە ڕێنماییەک بە هەموو کەسانە بی کە بەخێوکەری باڵندەن چی بکرێت بۆ باڵندەکان تا بیان پارێزن لە ڕووی تەندروستیەوە ئایا ئەو دەرمانانەی کە پێی ئەدرێ یاخود کاتێکە ئەیان هێنن بۆ لای کەسانی وەکو ئێوە کە پسپۆرە لە بوارەکەیە چی پێویستە بۆ باڵندەکە بکرێت جیا لە خواردن و ژینگەکەی لە ڕووی تەندروستیەوە چی بۆ بکرێت بەڵێ پرسیارێکی زۆر جوان و گرنگە بەڕاستی خاڵێکی گرنگمان هەیە ئەوە کە ئاژەڵ باڵندە بەخێوەکە لە ماڵەوە تووتێکی هەیەیان باڵندێکی هەیە بەداخەوە هەندێک باڵندە فرۆش دوکانی شۆپ ینی پێت شۆپی هەیە دوکانێکی باڵندە فرۆشی هەیە ئەمانە بەداخەوە هەستاون بە فرۆشتنی دەرمانیش لە پاڵ باڵندە فرۆشیەکە هاوڵاتی بەڕێز کە باڵندەی بەخێوەکە ڕوو نەکاتە ئەوان پرسیار لەوان نەکا لە بۆ دەرمان و نەخۆشی ڕوو بکاتە پزیشکی ڤیتەرنەری کە پسپۆرە لەو بوارە ئەو با سەرپەرشتی نەخۆشی و دەرمان و ئینژینگەکەی بکات چۆنەتی ڕێنمایی باتێ بۆیە لە کاتی بینینی هەندێک نیشانە هەیە بەسەر باڵندەکەەوە بۆ نمونە ئێمە لە بواری ڤیتەرنەریا پێڵان قرخە یعنی کۆکەیەکی باڵندە قرخەیەکی هەبوو یان لیکێک لە دەمی هاتە دەرەوە یان مەسەلەن ڕقنەکەی یان پیسای پاشەڕۆکەی سپی بوو یان شل بوو یان سەوز بوو هەستەکانە سروشتیە یان جۆرێکی پێڵین سنگە تیژە تووشی زەعیفی بووە ماشێشنی پێڵم بەتەواتی لە ڕوولاواز بووە ئەم حاڵەتانە زوو ئەبێ بگەێنتە پزیشکی ڤیتەرنەری یان هەندی حاڵەت هەیە پەڕی لێ ئەوەرێت یان هەندی حاڵەت هەیە زیبکەیەک بەسەر دەموچاوی ئاژەڵەکەەوە دروستە بێت بەسەر چاوی بەسەر لای دەنووکی
ئەمانە کە دروست بوو ڕاستەوخۆ لە دوکانی ئەو باڵندە فرۆشە نەپرسێکە لی کڕیوە هەندێک هەیە یەکسەر پەیوەندیەکە بە دوکانی باڵندە فرۆشەکەەوە ئەڵێ باڵندەکەم وای لێ هاتووە ئەویش بەداخەوە هەندێکیان بە نەزانین فێربوون دەرمان ئەفرۆشن و ئەبێتە هۆی لە دەستدانیان مرداربوون و یان مردنی لە ناوچوونی باڵندەکە بۆیە بەڕاستی پێویستە لەو حاڵەتانە ئەوگەر ئەو نیشانەی بینی ڕاستەوخۆ پەیوەندی بکە بە پزیشکی ڤیتەنەری تایبەتمەندەوە لە هەمان کاتی شاڕێنمایی وەگرێ لەسەر جۆری خۆراکەکەی بەڕاستی جۆری خۆراکیش گرنگە خۆراکی هەمە جۆر بێ هەندێک جار هەندێک باڵندەی حەزی لە میوەیە حەزی لە شووتی حەزی لە قۆخ حەزی لە قەیسیە سەوزە کەرەوز ئەمانەی بۆ دانێت تەنها هەیە تەنها خواردنێکی وشکی بۆ دانێت دانەوێڵی بۆ دانێت کە بێتە هۆی تێکچوونی کۆندامی هەرسەکەی ئەبێتە هۆی تێکچوونی باری تەندروستی بەگشتی تر ئەبێتە هۆی وردە وردە لە ناوچوونی باڵندەکە بۆیە پێویستە ڕێنمایی تایبەت وەگرێەوە پێش ئەوەی کە باڵندەکە لە ماڵەوە باڵندەی هەڵبژێرێ پێویستە لە پزیشکی ڤیتەنەری لە کەسێکی پسپۆر لە تۆڕە کۆمەڵاتیەکان لە یوتیوب کۆمەڵێک زانیاری باش وەگرێ بزانێت چۆنی ماڵمەڵە لەگەڵ ئەم باڵندەیە بکات دواتر باڵندەکە بکڕە یان باڵندەکە لە ماڵەوە بەخێوکات گرنگیترین خەڵ ئەوەیە کە لە هەموو کەس نەپرسێ باڵندە فرۆشە خۆراک فرۆشە هەندێک دوکان هەیە علەفە فرۆشە لە پاڵێک کۆمەڵێک دەرمانی داناوە دەرمانی باڵندەیە بۆیە خاوەنی باڵندەکە ڕوونەکاتە ئەمانە بۆ بواری تەندروستەکەی بواری تەندروستەکەی تایبەتمەندە بە پزیشکی ڤیتەنەری ڕووبکاتە ئەوان زۆر باشترە ڕاستە دکتۆر چونکە زۆر جاریش ئەوە بەهۆی باڵندەکەەوە کە هەڵگری جۆرە ڤایرۆسێک بێت یاخود بەکتریایەک تاوای ئەندامانی خێزانەکەش تووشە بن و کەسانش کە مامەڵی لەگەڵەکەن دکتۆر لە ناو کوردەواری خۆماندا بەخێوکردنی مریشک ئەو کەڵەشێر یاخود جووچک ئەمانە کەلتورە یان زۆر جار خەڵک بەکارهێنەوە مەشەرە چێتە قەڵبی بەخێوکردنی باڵندەوە یاخود جۆرێکی دیکەیە و مامەڵەکردن لەگەڵ ئەو جۆرە باڵندە ئەبێت چۆن بێت بەڵێ لە ڕاستیە ئەوەش کەلتورێکی کوردەواری خۆمان هەیە کەلتورێکە جوانی شە و ناشرینیشە بەشێکی جوانە مریشک بەڕاستی دەستەمۆ کراوە لە مێژووی کۆنا مریشکیش باڵندێکی کێوی بووە بەڵام ئێستا ئەتوانم بڵێم تەنها جۆرێک مریشک ماوە بەگشتی لە گوێی تەسنیف کراوە لە جۆری مریشکیان جۆرە دوو جۆر ماوە بە کێوی لە جیهانە هەموو جۆرەکانی تری دەستەمۆ کراوە و جیناتیشی گۆڕاوە یعنی مرۆڤ دەستکاری جیناتی باڵندەشی کردووە مریشکیش زمانی گروپی باڵندەیە طبعاً ئەم باڵندەیە دەستکاری کردووە یعنی گۆڕیوەتی بەشێکی جا کردوێتەوە بۆ باڵندەی بۆ گۆشتی مریشک یعنی بۆ گۆشت بەشێکی دەستکاری کردووە تەنها ئەمە بۆ بەرهەمی هێلکەیە و بەشێکی جاکراوەتەوە بۆ بە باڵند مریشکی بچووک قەزەمی پێڵێن یان هەندێک جۆر هەیە دەستکاری جینات کراوە ڕەنگەکەی گۆڕاوە بۆ جوانی یعنی سێ جۆر مریشمان هەیە توانین بکەین بە سێ بەشەوە بەشێکی بۆ هێلکە بەرهەمی هێلکە بەشێکی بۆ بەرهەمی گۆشت بەشێکی بۆ جوانی بەشی چوارهەممان هەیە بەداخەوە ئەمە کەلتورێکی زۆر خراپی کوردەواری خۆمانە کە بەتابەتی کەڵەشێر بەکارهێنەی بۆ شەڕکردن بۆ گرەوکردن بۆ ئەتوانم بڵێم قومارکردن یعنی ئەمە بەڕاستی کەلتورێکی زۆر خراپە و ڕۆژانەی مەلکی نیکای بینی خەڵکیت کەڵەشێرێکی باشە هێنێ نرخەکانیشیان زۆر گرانن هەندێک جار ئەگاتە $3,000 $4,000 ئەڵێ شەڕم پێ کردووە دەموچاوی هەموو خوێناویە ئەڵێ شەڕم پێ کردووە و هەموو خوێنە و تەداویەکەم بۆ بکەیان شتێکم بۆ بکەیان شەڕم پێ کردووە قاچیشکاوە ئەمە بەڕاستی کەلتورێکی زۆر خراپە هیوادارم کە ئەو کەلتورە نەمێنێت شەڕکردن بە باڵندە کەویشمان هەیە بە هەمان شێوە کەویش بەکارێ بۆ شەڕ هەندێک جار گرە و گەشتۆتە $10,000 کە بیباتەوە کەڵەشێرەکەم بردوێتەوە نەیبردوێتەوە هەندێک جارەڵێ کەڵەشێرەکە بەیانی شەڕی پێەکەم داوای ڤیتامینات و مقەویات و شتی واکە ئەمە بەڕاستی کەلتورێکی زۆر خراپە لە بواری باڵندە بەخێوکردن کە ویش بەخێوکردنی کەڵەشێرە یان کەوە بۆ شەڕکردن و کەلتورێکی زۆر نامۆی بەڕاستی ناشرینیشە بۆ چکەم ئەو ئاژەڵە لە ڕووی مافەوە زۆر گوناحە یعنی هەندێک جار ئەبێتە هۆی لە ناوچوون مردنی ئەو کەڵەشێر یان مردنی ئەو کەوە چکە شەڕەکە زۆر قورسە ئەمە خەڵکی زۆر گەنگە بەڕاستی بەس بەگشتی مریشکی دەکەوێتە زمانی گروپی باڵندەوە و وەکو باسم کرد هەندێکی بۆ جوانیە جۆر خراپەکان بۆ شەڕکردن بەکارێن بۆ گرە و پارە پەیداکردن جۆرێکیان بەرهەمی هێلکەیە و جۆرێکیان بەرهەمی گۆشتە باشە دکتۆر دوا پرسیارە لێ بکەم ئەگەر پێم بڵێ ئایا ئەکرێ باڵندەکانیش دڕندە بکرێن یاخود خوان جیناتی دڕندەیی یانتیایە بۆ نمونە هەریەک لە ئاژەڵەکان جۆری جیاوازیان هەیە و جۆری دڕندیان هەیە لەناو باڵندەشا بە هەمان شێوەیە یاخود نا بەڵێ بەتەکید لە باڵندەشا جۆری دڕندەمان هەیە بۆ نمونە داڵەکان هەیە یعنی داڵ هەیە مرۆڤ ئەخوا پەلەماری مرۆڤەیە پارچە پارچەیە کای خوا
لە وڵاتی خۆمانە تەسەور ناکەم هەبێت هەندێک جۆی داڵ تۆمار کراوە کە درڕندەیە یعنی تێری ترەخوا بزن ئەخوا بزنە کێوی ڕاوەکە ئیخوا بەرخی ماڵانی خواردووە لە شاخەکانی پێنجوێن لە شاخەکانی سەڤین لە کێوە بەرزەکانە هەیە بەڵام بەگشتی ئەو ئاژەڵی کە ئەو باڵندەی یا ئەو کە ماڵی کرا بەڕاستی تۆزێک بە قورستر ئەتوانی بیکەیتەوە بە کێوی ماوەیەکی ئەوێ لە بواری پزیشکی ڤیتەرنەری پێڵێ ریهابیلیتیزیشن یعنی تۆ بیخەیتەوە ناو ژینگەی خۆی چاودێری ئەوێ و پێویستە بە قۆناغ بیخەیتەوە ناو ژینگەوە قۆناغ فێری ژینگەی خۆی کەیتەوە چکارمە لە کاتی دەستەمەکردن و لە کاتی بەخێوکردن لە ماڵەوە بە ئامادەی بە حازری سێژەمە خواراکی هاتوۆتە بەردەست بەڵام لە ژینگە ئەبێ هەفتەیەک بسۆڕێتەوە تاکو و پارچەیە گۆشت شتێکی دەستەکەوێت ئەمە گرنگە بەڵام بە جینات بەڕاستی بە جینات ناتوانین ئێمە کێوی بکەین یان ماڵی کەین بەڵام بە شێوەی کات بە تێپەڕبوونی کاتە و ئاژەڵە کە وردەوردە لە مرۆڤ نزیکە بێتەوە ئەزانێت کە ئەم مرۆڤە عزەتی نایە خۆراکی بۆ دابینەکە ژینگەی باشی بۆ دابینەکە دەستەمەوە ئەبێ ئەم دەستەمەکردنە بەڕاستی کاتێکی باشی ئەوێت تاکو بیخەیتەوە ناو ژینگە بۆیە ئەگەر هاوڵاتیانی بەڕێزیش کەس هەیە ئاڵەت باڵندەیەکی کێوی هەیە داڵە یان کوونەپەپووە یان پەپوسلێمانە هەندێک لەو ئاژەڵە کێویانە باڵندە کێویانە کە بیە بیخاتەوە ژینگە ئەبێ ڕاوێژ بە پسپۆری ڤیتەرنەری بکات چۆن ئەمە بخەمەوە ژینگە بەڕاستی ئەمە کۆمەڵە قۆناغی ئەوێ وردە ئەوێت تاکو ڕابێتەوە لەسەر ژیانی کێوی ڕاستە دکتۆر عوسمان جەمال پسپۆڕی ڤێتەنەری زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاس کە میوانی بەیانی 24 بووی سپاس هەمیشە خانمان ئەوەندە دەستڕەنگینن ئەوەندەش ژیان بە سادەی لە هەمان کاتا و بە قورسی شەگرن کە زۆر جاروتراوە دایکمەوەندە سادەیە کە ئاوی فەرشی گوڵەکانی گوڵی سەر فەرشەکەش ئەدات ئەمە وتەیە کە زۆربەمان بیستومانە بۆ خانمان ئەماکەن لەبەرەوەی لەو چوارچێوەی کە تیاژی ئەمنە بیرۆکی جوانی هەیە ئەوەنە جوان بیرەکاتەوە ئەوەنە بە سادەییش بیرەکاتەوە کە هەستەکات ژیانکردن هەیە هەستەکات کە ئەتوانێت ژیان ببەخشێت و بکات بەبەری هەموو ئەو کەرەستانی کە لە دەوروبەریایەتی و یەکێکیش لە گەورەترین گۆڕانکاریەکان کە پێویستە ژنان بیکەن گۆڕینی شێوازی بیرکردنەوەیانە سەبارەت بە کارکردن و سوود وەرگرتن لەو دەرفەتانەی کە لە بەردەستیانە واتە تۆ بیر مەکەرەوە لەوەی کە ئەم کارە بۆ تۆ نابێت لە بەروی لە کۆنا نەکراوە یان تایبەتە بە پیاوان یان بۆ ژن نابێت هەموو ئەم بیرکردنەوەانە بگۆڕە ئەوە هەر لە شوێنی خۆتەوە دەرفەتە بێت بۆی کە کار بکەیت چونکە زۆر جار خانمان بە هۆکاری جیاواز ناتوانن لە دەرەوە کار بکەن خۆیان بیانوهێنەوەیان هۆکاری دیکە هەیە بەشێک لەو خانمانەشی کە کاری خۆیان سەرپێ خستووە هەمیشاڵن کە مەرج نییە لە دەرەوە بە پارە و بە پرۆژەی زۆر گەورە دەست پێ بکەیت ئەتوانیت لە سەرەتاوە بە پرۆژەی بچووک و لە شوێنی خۆتۆ دەست پێ بکەیت تا دواتر پرۆژەکەت گەورە بێت ئامینە نمونەی یەکێکی دیکە لەو خانمانەی کە ئەم ڕێگایی بۆ خۆی کورت کردوتەوە هەر لە ماڵەکەیە بە گوڵی باخچەکەیان ملوانکەی هوەری و جوان دروست دەکات دەژڵێت کە گوڵەکان لە کار و ملوانکەکانی ئەودا کاتی زیاتریان هەیە بۆی بە جوانی بمێننەوە. ئەمینە نمونەیە کە بۆ ئەو ژنانەی کە دەڵێن ئێمە ژنی ماڵەوەین و هیچ کارێک نییە بیکەین و پارە پەیدا بکەین ئەو گوڵەکانی ناوبەخچەکەی دەکات بە کاری هوەری و ملوانکەی جوانی بۆ خانمان لێ دروست دەکات و لەم ڕێگەیەوە بژێوی ژیانی دابین دەکات. ئەمینە زۆرجار ڕوبەڕووی ڕخنە بووەتەوە لەبەر ئەوەی گوڵەکان لێ دەکاتەوە ئەو بڕوای وایە گوڵەکان تەنها هەفتەیەک دەژین بەڵام لەسەر کارەکانی ئەو ساڵانێکی دوور و درێژ بە زیندویی دەمێنێتەوە. Ben onları 2 yıl önce kopartmıştım ve hala ilk günkü gibi. Koydum. Ew gul û çîçekên ez dikim gevrî bend, bi destûr ez kom dikim. Ji ber ku dibêjin tu çima van gulan jê dikî, man ne heyfe. Belê rast e, heyfe. Lê bi vî rengî jî ew gul bi salan di nav gevrî bendê de her weke xwe zindî dimîne. Taybetî ji bo ku ez gul û sosinên ciyawaz bibînim, ez diçim li çiya û zeviyan digerim û nebateke ku ket ber çavê min ez kom dikim û tînim li vir. Ez niha tenê vî karî dikim û gelek jî hez dikim. لە بەرهەمە دەستیەکاندا مرۆڤ دەتوانێت
ڕۆحی هونەرمەندەکە ببینێت هەر بۆیە بەرهەمی دەستی ناوازەیە و تایبەتە. کارەکانی ئەمینە لەو بەرهەمانەی لە بازاردا هەیە زۆر جیاوازترە. 9 ساڵ پێش ئێستا شارەوانی خولێکی بۆ خانمان کردەوە. ئەمینە داشبەند هەوڵی دا و فێر بوو ئەو لە ماڵەوە بە سۆز و خۆشەویستیەوە کارەکانی ئەنجام دەدات و بژێوی ژیانیشی پێدابین دەکات. Bu odaya girdiğim zaman kendimi buluyorum. Mutluyum. Dema ku ez tên vê odaya xwe ya kar, ez xwe aram dibînim. Ez di vê odayê de her cure gevrîbend, destbend, guhar û berhemên cur be cur yên ku jin li xwe dikin çê dikim. Berhema herî balkêş ku ez çê dikim, gevrîbenda jiyanê ye. Di vê gevrîbendê de velatî mûyê serê xwe, diranê zarokê xwe yekhetî, an jî her tiştekek ku ji bo wan hêja, dînin ber destê min û ez ji bo wan dikim gevrîbend. Ev jî veke ku tişteke nemir li bal xwe vedişêrin. Piştre jî ez gul û çîçan jî vek gevrîbend çê dikim. Mehana ez ji vî karî 1000-1500 lîre kar dikim. Ger di rojên taybet de ez ji bo xwe standan kirê bikim, heta 8 û 10,000 lîre jî ez kar dikim. ژنان بەهێزن و دەتوانن پلان بۆ ژیانیاندا بنێن. ژنی بەهێز هەمیشە کار بۆ ئەو شتە دەکات کە خولیای هەیە. ئەوان دەخوێنن، فێر دەبن، تاقیکردنەوە دەکەن، هەرچی پێویست پێدەیکەن بۆ ئەوەی ڕێگە خۆش بکەن بۆ داهاتوو تا ببن بە نمونە بۆ ژنانی دیکە. ئەفسانە شاه محەممەدی، کوردستان 24 ئانکارا. بینیمانە و خانمە چنێک ڕنگ ئەدات بە ژیان بە دروستکردنی بەو کارانەی کە زۆر سادەن هەر لە گوڵەکانی ناو باخچەکەی خۆی دەتوانێت چەندین کاری جوان بکات. ئەوە نمونەیەکە لە ئەو خانمانەی کە دەستڕنگێنن و خانمانیش هەمویان وان هەمیشە ڕەنگی جوانیە بەخشنەوە. منیش میوانداری خانمێکی دیکەم کردو، خانمێکی جوان و بوێر لە بوارێکی جیاوازیشدا کارەکات. ئەویش خاتوپەرەند عەبدولمەنافە کە خاوەن نووسینگی خانوبەرەیە. خاتوپەرەند بەخێر هاتی. زۆر سپاس، مەمنون. ڕۆژێکی باش بۆ خۆشبی، مەمنون. ڕۆژێکی باش بۆیەوەیش و بینەرانی خۆشەویستە. زۆر سپاس. من و تۆ پێشەوەی دەست بکەین بە پرۆگرامەکە و بابەتەمان بینیە و خانمە کە چنێک جوانە. باسیۆمان کرد هەمیشە خانمان دروستکەری ژیان و ڕەنگن. کەواتە بوارەکەی تۆش هیچ جیاوازێکی نییە لەوەی کە بیرت لەوە کردبێتەوە ئەمە کارێکی پیاوانەیە، من نایکەم یاخود ئەمە کارێکە ژنان نابە بیکەن. چۆن گونجاندوتە لەگەڵ خانمێتی خۆتە؟ بۆخۆی بیرۆکەی منەوەیە زۆربەی ئیشەکان، زۆربەی کارەکان زۆر گرنگ نییە ژن بیکە یان پیاو بیکە. مهمەوەیە گرنگیەوەیە کە توانە ئەبەخشێ بەو ئیشە، بەو کارە، ڕەنگەدا، حەیات ئەدا، ژیان ئەدا. مهمەوەی تۆ چەند بەتوانابی، چەند بتوانی بە جوانی ئیشێک ببیتە سەرەوە. جاو ئیشە توانێت لە بواری زیاتر پیاوان بێ یان ژنان بێ. ینی بەلای منەوە زۆر جیاوازی نییە و شتە. مهم توانای ئەو نەفس، ئەو شەخصەیە، ئەو کەسەیە، ئەو کەسایەتیەیە. باشە چەند ساڵە دەستی کردۆ بەم کارە؟ تقریبا نەتوان بڵێم نزیکەی 11 ساڵە. 11 ساڵە. لە هەرێمی کوردستان خۆت پێشتریش لە شوێنی دیکە کار؟ نانا، لەوەتی لە هەرێمی کوردستانم ئیشی فرۆشتن و کڕینی خانوو و شوقاکەم. کەواتە پێم بڵێ لە سەرەتا چۆن بوو ئەرکێکی قورس بوویان نابۆی تۆ هەم ببیتە نمونەیەکی باش و دیار بۆ خانمان و هاندانیش بۆ ئەوان لاوانەیە ڕۆژێ بە بیری هەندێک خانمان نەهات بێت کە نووسینگەیەکی خانوبەرەی هەبێکەویش هەر کارێکە و کارەکانی دیکە. وای ڕاستە. بەخۆی ئەمن حەزم لە چالنجە، حەزم لە ئیشی گەورەیە. بەخۆیشی مڵک خانوو شتێک بووە بەشەر لە سەرەتاوە حەزی لێ بووە. ینی لەوەتی بووە بە بەرد بووە، بە قوڕ بووە، شوێنێک و سەرپەنایەک و ئاشیانەیەکی بۆ خۆی دروست کردووە کە تیای بژی. ینی بەشێکی خۆشە بۆ من، جوانە بۆ من. زۆر بە سوتفە هاتمە ناوم ئیشە. پێشتر ینی لە بەشی فرۆشتن و سێڵزی مەشروعەکان بووم، پرۆژەکان کڕین و فرۆشتنیان. دواتر تقریبەنەوە 2 ساڵ و هەندێکە هاتمەتە ناو ئەقارات بەخۆی زۆر گەورەترە، زیاتر لە یەک پرۆژەیە، لە یەک شارۆچکەیە، ئەتوانی لە بەشێکی گەورەتریش بکەیت. ئەوەیە ڕێگاکە ئەو هابۆم هاتە پێش. واتە خۆشت هەنگاوی باشت ناوە؟ بەتاکید، بەتاکید پلانم بۆ داناوە، بە
توان بڵێم ڕۆژانە بیرەکەمەوە ئەمڕۆ لە دوێنێم باشتر بم پلانی سبەی نێدادەنێم پیجێکی بە قووەتم داناوە ئۆنلاین ئیشەکەم ئۆفیسمان هەیە بنکەیەکی جوانمان داناوە فەرعێکی ڕێک و پێکمان داناوە ئافرەتی ترمان ئیشەکە تەواوە زۆر باشە هەموم کارانە قورس نییە بۆ خانمێک لە کۆمەلگایەکە بێت کە تا ڕادەیەک ئەم کارە پێی نامۆیە بخۆی لە بدایت بە هەندێک شت وەکو دیوارێک لە پێشت ڕاوەستێ وەرت ناگرن قبولت ناکەن سقەت پێ ناکەن بە تایبەت حتا توان بڵێم ئافرەتیش بە ئافرەتەکە لەوانەیە سیقەنەکە پێی خۆشە بچێتە لای پیاوێک مەعاملە بکە سیقە زیاتر بە پیاوەکە ئەکا بەس دیستانەوەی مە هەوڵە دێن بۆ ئەوەی ئەو سیقە دروست بکەین ڕێگەی ئێمە زەحمەتترە بە نسبەت پیاوێکە لەو بوارە ئیشەکە بەس ئێمە کۆڵ نادەین ماندوونەبی بێگومان تا دواتری ژواکەین کە ئەم کارانە لە ناو کۆمەلگەدا زۆر ئاسانتر بێ و ئاشناش بن پێی خات و پەرەنج کاتێکە کارێک ئەکەیت مامەڵەیەکی پێویستە بە تایبەت لە کڕین و فرۆشتنی خانوبەرەیە ئێمە زۆر جاربینی ومانە ئەو مامەڵانە لە ناو پیاواندا هەندێک توندە زۆر جارەکەوێتە حاڵەتی شەڕکردن یاخود مامەڵەی تون و سوێن خواردن و بینی ومانە تۆ چۆن لەگەڵ مامەڵانەیە هەڵسوکەوتەکەی بەعکسەوە ئەمن زیاتر بە پێکەنین و دڵخۆشی و ڕوویەکی کراوە لەگەڵ مشتری دانیشم بخۆی ینی ذاتی ژن وایە ینی هادئترە نەرمترە معاملەکە بەڕێیەکی خۆشترە لەوانەیە زۆر جار دوولایەنەکە تۆزێک تووڕە بن لەسەر سعرێک بەسە من هەموو جار هەوڵم داوە کە بە هادئی بە ئارامی شتەکە بگەینی نەخۆناغێکە بە ئیسفادەی هەردوو لا بێ ئەلحەمدولێلا شکر بۆ خوا هەتا ئەو ڕۆژەی مشتریەکم نەبووە کە لێم ناڕازی بێ یان شتێک ڕوویدا بێ کە ئەویز ئاچ کرد بێ بە تایبەت هەمویان دوایی هاتنەتەوە دەستخۆشانیان کردووە و پێشیان وتم زۆر جاریش ینی لەوانەیە دوێنێش دیسانم شتە باس کرا لە مەعاملێک کە وتیان ڕوود زۆر خۆشە زۆر بە کراوەیی بەو پێکەنینە ئینسان پێی خۆشە هەر مەعاملت لەگەڵ بکە ینی زۆر جارە شتیان پێوتوم باشە خات و پەرەند کاتێکە تۆ مامەڵەیەکەکەی کڕین و فرۆشتنێک ڕۆدات ئەو هاوکارانەی لەگەڵتان ئایا خانمانن یاخود پیاوانن و کارەکانە چۆن ئەچێتە پێشەوە چۆن یەن بەدەنگتەوە بۆ جێبەجێکردنی مامەڵەکە خانمانیشمان هەیە ینی ئێستا لەم بەشە زۆر خانمانێکی زۆریش ئیشەکەن لە بڵێم لە عقاراتی ئەمێش هەر خانمێکی ترمان هەیە لە شوێنەکانی تریش هەر هەیە توان بڵێم پیاوانیش ینی برادەران و ئەو کەسانی کە لە بەشی عقاراتن توان بڵێم زۆربەیشیان پاڵپشتیشیان کردم ڕێیان پێنیشاندام یارمەتیان داوم ئەو شتە ینی نابێ دەدانی پیانەنەی بڵێ نا هەموو شتێک تەنها بەخۆم کردومە نا یارمەتیان زۆردام هەندێکیان بەڕاستی ڕێیان بۆ کردمەتەوە دەستخۆشانیشیان لە یەکەم پاڵپشتن بە ئافرەت و بە پیاویش ینی ئەلحەمدولیلا شتی باشاتەتە سەڕم سپاس بەخوا پێم خۆشە میشە خانم وەکوەوەی کە خۆی هەنگاوانێ خۆی ڕێچکەشکێنە بەڵام دەوروبەرەکەشی هاوکاری بن ئەوە زۆر زۆر گرنگە باشە با جیالەوەی کە بەڕێستان خاوەنکارن وەکو خانمێک ڕێچکەیەکی جیاوازتان گرتووە باسێکیەوە بکەین خانوبەرە یاخود ئەقارات بە گشتی لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکە بخۆی ئێستا لەم کاتە مەشروع زۆرە پرۆژە زۆر هاتووەتە بازار شتێکی زۆر زۆر جوانە لە لای من هەواڵێکی خۆشە هەواڵەکەوەیە شارمان نوێ بێتەوە شتێکی تایبەتە بە لای منەوە هەموو توانن لە ئاستێکی بەرزتر بژین لەوەی وا پێشتر ژیاون شتی زۆر باشەکرێ خاوەن مەشروعەکان خاوەن پرۆژەکان هەوڵەدەن یەک لێ یەکی باشتر بن ئەمە هەواڵێکی خۆشە لە جیاواز لەوەیش پارە بەگڕەخرە ینی خەڵکە گەر پارەیەکی لە ماڵەوە هەیە توانێت بە ئیش بخە بێنێت مڵکی پێ ئەکرێ زەوی پێ ئەکرێ شوقەی پێ ئەکرێ قازانجی بۆکە یان بەکرێ ئەداتەوە ئەو شتە دوو سەر سووە ینی هەردوولا هەردووک ئەوەی وا ئەکرێ بەکرێ ئەدا یان ئەفرۆشێتەوە یان ئەوەی کە بەکرێ ئەگرێتەوە هەردوو لا سووە ینی خێرە لەبەرچی
ئەو کەسە پێشتر لەوانەیە لە شوێنێکی خراپە ژیا ئێستا مەشروع زۆر بووە پرۆژە زۆر بووە لە شوێنێکی باشترەژی یان کەسێک پارەی هەیە نازانێت چی لێ بکە ئەیهێنێتە ناو ئەو بازاڕە و بە تاکیید قازانجەکە چونکە بە هەر نزبەی پارەیە کە هەیتت ئێستا لەو ڕۆژە لەو قۆناغە خەڵک توانای کڕینی هەیە یعنی ئەوە کەسانێک کە تازە زەواجەکان کەسێک کە پارەیەکی سیف کردووە ئیشی کردووە ئەتوانێت ئیسپادەی لێ بکە ئەو ڕشتێکی هەرزان بکرێ خێری لێ بکە دوای شتێکی تر بکرێ دیسان خێرە کاگاتە ئەو ئامانجەوە هەیە ئێستا خانە و بێ شوقە بێ ڤێلا بێ هەر شتێک بێ باشە گرنگترین شت چیە لە کارەکەی توە بۆ مانەوە و بەردەوامی پێدانی کارەکەت یەکەم شت بەردەوام بوون نەترسان بەخۆی کوردستان لەبەر ئابووری و سیاست و لە شوێنێکی بڵێن استراتیژی ڕاوەستایە بڵێن لە بابەت دەورا و پشت زوو شتەکان ئەگۆڕێ ئێمە بێ بەردەوام بین کاتێک ئەگەینە نەجاحەت کە بەردەوام بین وە سەداقەت سقە زۆر مهمە زۆر گرینگە لەوەی کە بتوانین مشتریەکانمان سقەمان پێ بکەن بەردەوام لەگەڵ ئێمە ئیش بکەن و ئێمەش لەو قۆناغە بتوانین بەردەوام بمێن ڕاستە هەموو کارێک بەشی خۆی مەترسی هەیە کارەکەی ئێوەش زۆر جار لە مامەڵەکردن بە تایبەت لە پارەیەکی زۆر مەبلەغێکی زۆر ئەمانە چ مەترسێکیان بۆ تۆ دروست کردەوە کە خانمێک زۆر جار شت ڕۆی داوە لەوانەیە پارەیەک هاتبێ قەرارێک کرابێ مۆعدێک درابێ نەهاتبێ پارەکە ڕیسکێکی پێکرابێ یان لەوانەیە وعدێکت دابێ کە مشتریە قازانج بکات ترسابێتی نەکو ئەو قازانجە نەکا نەکو ئەو شتەوا لە مێشکیەتی لە دڵیایەتی نەیگەێنی تا ئامانجەمانە هەموو جێی ترسە یان سیقە لە عەقدێک لە خانووێک لە زەویەک بڵێ تاپۆکەی تەواو بێ تاپۆکەی تەواو نەبێ کێشەی بڵێن مەحامی و حکومی و ئەو شتانی نەبێ ئەم شتانە هەندێک جێی ترسی هەیە باشە پەرەند بە ئاسانی گەشتۆتە قۆناغی ژیان نا بە تاکید نا هەر ئیشێک زەحمەتی خۆی هەیە هەوڵم زۆر داوە نەگەیشتمەتە هیوایەتەکەم بە تەمام بگەم هەوڵیشی بۆ دەم ئەوەی وا لە خەیاڵمە دروستکردنی بانقێکی معلوماتی گەورەیە لە کوردستان لەسەر خانوبەر ئەو ڕۆژە کە گەیشتمە ئەو هیوایەتە ئەڵێم تەواو ئیشم تاوا کردووە هێشتا ماوەتە ماومە بە تاکید چیت هەیە بۆ خانمانەی کە پێیان وایە کارەکان جیاوازیان هەیە لە ژنەوە بۆ پیاو هەر لە سەرەتاوە بە منداڵەکەی و تەنانەت ڕێگە بەخۆی نایە و بە منداڵەکەشی نایە بە کچەکەی نایە کە ئەم جۆرە کارە نەکات لە بەرەوەی ئەمە پیاوانەیە چیت هەیە بۆیان ڕاستە قسەتان تەواوە زۆر جار و شتە ڕوویداوە کەسێک حەزی کردووە بێتە ئەو بەشە ئیش بکە بەس ئایا لی نەیهێشتووە شتەکەیان پێ پیاوانەیە کەسێک منەڵێم جیاوازی نییە لە بینی مابینی ئافرەتێک کە لە دەرەوە ئیشەکە ئەتوانێت دایک بێ ئەتوانێت خۆشک بێ ئەتوانێت کچی ماڵ بێ ئەتوانێت ژنی ماڵ بێ ئەتوانێت توانای ئەوەیشی هەبێت لە دەرەوەیش ئیش بکە هەمووی ئەگەڕێتەوە سەرەوەی ئەو شەخصە ئەو کەسایەتیە چەند سقەی بەخۆی هەیە چەند توانایە کەسێک کە توانای هەیە نابێ ڕێگری لێ بکەیت لە هەر بەشێک کە توانە سەرکەوتوو بێت ڕاستە باشە زۆر جارە بینین کاتێک کە کارێک بە تایبەتی ئاراشگەکان بە یاخود پزیشکی جوانکاری بێت پیاوانێکن کۆمەلگا تا ڕادەیەک ڕەتیەکاتەوە پێیان وایە کە ڕجوولێتی ئەو پیاوە لە دەست چووە یاخود بە شێوازێک گۆڕاوە خانمان چۆن نتوانن لەو کارەدا ئیش بکەن و خانمی خۆشیان بپارێزن یعنی لە بەشی جوانکاری ئیش بکەن نا ئەمە بە نمونە بوون باسی یەکەم پیاوەیەک بۆ نمونە ئارێژگەیەکی هەیە زۆربەی کۆمەلگا ڕەتیەکاتەوە لە بەرەوەی ئەمە کارێکە تایبەتە بە ژنان لە بەرەوەی ئەمە پیاوانەی شکلی پیاوانەی نەماوەیان نازام چی کۆمەلگا ڕەتیەکاتەوە وەکوەوەی کە لە دەقێکی ئاینیان نووسرا بەکەم کارە تەنها بۆ ژنە و بۆ پیاو نییە ئەو لە هەمان کاتیژە ژنێک کاتێک کە کارێکەکە بۆ نمونە معرەزی سیارەی هەیە یاخود وەکو بەڕێستان کە خاوەنی نووسنگەی ئەقارات و بەم شێوەیە باشە چۆن توانێت خانمی خۆی بپارێزێت و بیگونجێنێت لەگەڵ ئەو پیشەیە ئێستا تێگەشتم ینی مەبەست ئاینە نەو شتەکە بگۆڕێ لە بۆ پیاویان لە بۆ ژن من بدایەتیش وتم سەرەتای قسەکانم مهم گرنگەوەی تو حەزت لە چی و توانای چیت هەبێ مهم نییە پیاوی یان ژنی ئێمە گەورەترین هینمان هەیە
خواردن دروست کرد تەباخی پیاومان هەیە لە هەموو دنیا هەمانە گەورەترین کەسێک کە ئیشی ساڵۆنەکە ئیشی پرچەکە ئیشی بۆ یاخەکە نابێک جنسیەت بینە ئیشەکان بە هیچ نەوعێک ئەمێنێتەوە سەر توانایی و حەزی ئەو شخصە ئەو نەفەرە بەڕای من ڕاستەوە کوتیش زۆر جار مامەڵەکان هەر بە پێکەنینەوەیکەی جیاواز لە پیاوەکان کە بە تووڕێی و بە خواردن و زۆر ژنایەتی خۆم پاراستووە بە هیچ نەوعێک نەبوومەتە پیا ڕاستە بگرێت لە پیشەکە جوانتر بزڵێتی شێ بە نەرمونیانیش بکرێت شەرتێتەوە مامەڵی خانوویەکەکەی لا بێ بە توندی و بە شێوازێکی جیاواز بێت وای ڕاستە ینی ئەینەن لە شوێنێکە پیاوانی زیاتر لێە مەعاملەکانەکرێ هەم ڕێزم زۆرە گیرێنی ڕاستیە من قەت نەبووە لەو بەشە لەو ئیشە شتێکم بینی بەڕاستی یان زۆر بە شانس بووم یان کەرەمی خوایە هەمیشە بە بەردەوامی مەعاملەکان بە خۆشی ڕۆشتن و سینگەمان هەمیشە ڕەنگێک و بڵێم ژیانێکی خۆشی تێدایە ئەوەی وادێتە لای ئێمە بە دڵخۆشیە چێتە دەرەوە لەوانێ مەعاملێژ نەکرێ هەر علاقا دروستکردن بێ کەسایەتی ناساندن بێ ئەم شتانە هەمووی ڕووەدا بە هیوای سەرکەوتن بۆ تۆ خاتر سپارن خۆشحاڵ بووم کە خانمێکی بوێری وەک تۆ میوانی پرۆگرامەکان بوو زۆر سپاس بۆ ئێوە کە میوانداری منتان کرد زۆر مەمنون خۆش و بەردەوامیش بەڕێزی زۆر سپاس مەمنون. باەخزان بە چارەسەری دەرونی و ئاشناکردنەوەی نەخۆشان بە تایبەت ئەو کەسانەی کە گرفتی دەرونیان هەیە بابەتێکی گرنگە وڵاتان ڕێگەی زۆر جیاواز دەدۆزنەوە بۆ مەبەستە چەندین ڕێگەی جیاواز بەکارەهێنن لێۆنان کێڵگەیەکی گەورەی هەنگ هەیە کەوەکو بەشێک لەو چارەسەرەیە کە ڕۆڵە بینێ و بۆ نەخۆشەکان تا نەخۆشخانەیەک چۆن نەخۆشی دەرونی تایە ناو ئەم کێڵگەش بە هەمان شێوەیە بەشێک لە نەخۆشانی ئەنێرنە ناو ئەو کێڵگەیە کە هەنگەوانی بکەن کە شانەی هەنگەکان دەربێنن هەنگوین کۆ بکەنەوە ئەمەوا کات نەخۆشان لە کێشە و گرفتەکانیان دوور بکەونەوە و هەنگیش ببێتە چارەسەرێکی گونجاو بۆیان لەو کاتێک کە سەرقاڵە بن بە ئەنجامدانی کارەکە و بە مامەڵەکردن لەگەڵ هەنگ و هەنگوینەکە ئەوان واکەن کە باوەڕ بەخۆبوونی زیاتر بێ و لەو گرفتەی هەیەە زووتر چارەسەریان بۆ بکرێت و باش بن. بەندەری دوورگەی لیرۆسی یۆنانە کێڵگەیەکی گەورەی بەخێوکردنی هەنگە و ڕووی لە دەریاشینەکە کردووە. بۆتە ناوچەی ئارامکردنی ڕۆح. هەنگەکان یارمەتی نەخۆشە دەرونیەکان دەدەن لەم دوورگەیە. لە بەرەبەیانێکی زوودا گروپێکی بچووک لە کرێکاران بە کەلوپەلی خۆپارێزیەوە بەرەو کوورە هەنگەکان بەڕێ دەکەون و دووکاڵ دەکەنە ناو شانەکان. بەڵام ئەمانە هەنگەوانێکی ئاسایی نین. هەندێکیان نەخۆشەکانی نەخۆشخانەی دەرونین و هەنگەوانی بۆ ئەوان کراوەتە بەشێک لە چارەسەری دەرونی. ڕێکخراوەکەمان ئامانجێکی هەیە تێکەڵکردنی کۆمەڵایەتی و پیشەیی بۆ ئەو کەسانەی کە کێشەی دەرونی کۆمەڵاتیان هەیە بەوەش ئەو کەسانی کە کێشەی دەرونی و کۆمەڵاتیان هەیە ڕێز لە خۆگرتن و باوەڕ بەخۆبوون بەدەست دەهێنن کە سیفەت گەڵێکی زۆر گرنگن بۆ چارەسەری دەرونی. پزیشکانی دەرونی پێشکەشکردنی ئەم جۆرە خزمەتگوزاری و کارە پیشەیانە بە سوود دەبینن بۆ چارەسەری نەخۆشەکانیان چونکە ئەو کەسانە کەسانی بەجێهێڵرا و پشتگوێخراون لە دۆخێکی قورسی دەرونیدان بەڵام ئەنجامدانی ئەم کارانە وایان لێ دەکات جارێکی دیکە لێ هاتوویەکانیان بنیاد بنێنەوە بۆ ئەوەی بەرهەمدار بن و هەست بە یەکسانی بکەن لەگەڵ ئەوانی دیکە و ئەوەش یارمەتی دەرە بۆ زاڵبوون بەسەر کێشەکانیاندا. ئەوە تەنها بۆ دەرهێنانی هەنجوین و خزمەتی هەنگەکان و شانەکانیان نییە بەڵکو چارەسەرێکە بۆ کەسانەی دەرونیان ماندووە کارێکی خۆشە و ژیانیان پێدەبەخشێت. بەشداربووەکان لە نەخۆشخانەکانی نزیکی ناوچەکەەوە ئامادەکراون. هاوکات پزیشکان و ڕێنماییکارانی دەرونی لەگەڵیان کار دەکەن و هەنگەوانانی ناوچەکەش دڵخۆشن پیشەکەیان بووە بە چارەسەر
بۆ ئەو کەسانەی کە گرفتی دەرونیان هەیە. پرۆگرامی ئەم بانی 24م پێشکەشکردن بەو هیوام تەندروستێکی باشتان هەبێ و ڕۆژێکی خۆشتان هەبێ ماڵەوە.